خوار 16 ساڵانیانی پێشمەرگا بە بردنیانی نفت گەشتنی بە چارێکی کۆتایی مسۆگەر کرد. لایەنەکانی قۆناغی 16 خولی خوار 16 ساڵانی عێراق و لە سەریارگای فەرماندەی پێشمەرگەی میوانداری لە نفتی شاری بەغدا کرد. لە نیوەی یەکەم سەوزپۆشەکان بە گۆڵێک پێشکەوتن، لە نێوی دومیشدا جارێکی دیکە پێشمەرگە بە گۆڵی دوم گەشت. هەرچەندە نفت تاکە گۆڵێکیان لە کۆتا خولەکان تۆمار کرد، بەڵام پێشمەرگە توانی بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک یارێکە باتەوە و خۆی بە چارێکی کۆتایی پاڵەوانەتیەکە گەیاند. باسی یاریشی زۆر بە چێژ و بەتام و لەبەرەوەی فرقەی نفتیش یاری باشیان کرد و چەند یاریزان لە منتەخەبی عێراق وەرگیراوە. الحەمدوللا سپاس بەخوا یاریزانەکانی ئەمەمڕۆ موفەق بوون و یاریەکەمان بردەوانێ و ئێمە بۆ ساڵی دووەم پلانمان هەروە بووە بە پشتیوانی خوای گەورە و پاڵپشتیانەکەمان ئینشاءڵڵا ئەم ساڵیش هەر هەمان بەرنامەمان هەیە کە بینە بەتەڵی عێراق ئینشاءڵڵا پشتیوان بە خوای گەورە.